ونجا کنفرانس که روزنامه وانی به هفته با کنسول کمار اسلامی ایرانی لهولیری پارسگار هولیری سروکی دزگی خیرخوازی بارزانی لداویه ریوبر در دروازه نفدولتی حاجی مران جهاد بحث داتایی کرد. برحال ایدی و کفن شوپی پیوندین جواکی نابینا کمار اسلامی ایرانی و هرم کردستان که بگمان کفن شوپی کان ہے بنمون سال هفتهان هشتیان سال نوتان سال در بازبوی دماکوب سری خلک هرم کردستان تاتن بردام از بارم که مال هبن مال بات هبن در بدری ایرانی نبونه چقاس وری تادنا پیشوازی کردن که آتا آویت بونو تکل بونه که کلتوری ہے چقاس اندکجاران پیوندین سیاسی آبوری هفرازون شویجیت کفن همه بحثی به پرسه پیتر دیگل میوان خوی هجا رئیس اسماعیل عبدالعزیز مصطفی و اندام دسته کارگری و سرپرشتی آلیکاری و کار میدانی دزگی خیرخوازی بارزانی کنها لستودگی میوانه منه کاک اسماعیل بخیر بین زور سپاس بایوا اب 4 سال دزگی خیرخوازی بارزانی سرپرشتی هادنوچونا زیارتکارین چلیا امام حسین دیکن که همول ایران دیکن جوازیاب سال دیگه سالن در باز بوی دوباره سپاس بو ایوا سپاس بو همو پیامنیرکانتان که ببردوام لگل دزگی خیرخوازی بارزانی لهر شوینک اگر خطریاتی شتیدا بی او شوینه یا هر شوینک بی که دزگی خیرخوازی بارزانی هاریکاری پیشکش بکاتن دزگی خیرخوازی بارزانی پاڵپشتی و هاوکاری همو او مروفانه دکات که پێویستیان پێیە ئینجا چ لە ڕوانگەی خزمەتگوزاری بیت لە ڕوانگەی هاریکاری بەخشین بیتن بۆیە لە ڕوانگەی ئەوەوە سەرۆک بارزانی ڕایسپاردین کە 4 ساڵ پێش ئێستا کە ئەو میوانانەی بەرەو شوێنە پیرۆزەکانی عێراق دێن بتوانن دەستگای خیرخوازی بارزانی ڕێزیان لێ بگری و وەک میوان لە شوێنی عوانەوەیان ئاسانکاریان بۆ بکا و هەموو ئەو شتانیان پێشکەش بکە کە بتوان ئیسراعاتی لێ بکەن دەستگای خێرخوازی بارزانی لە 4 جێ شوێنی ئیسراعەت و نقطەی لێداناوە کە لە عازی ئۆمەران شوێنێک دانراوە کە ئەو خەڵکانەی داخل دەبن پاشان دەگوازرێنەوە لە کانیماران شوێنێکمان بۆ داناون بۆ ئەوەی بتوانن ئیسراعات لێ بکەن و پاشان بەڕێ بکەون بۆ ناو پێشنگای نێودەوڵەتی هەولێر کە لەوێ دەمینێنەوە ئینجا شەو دەمینێنەوە هەر وەختێک دەمینێنەوە خواردنی لێیە ئیسراعاتی لێیە پاش ئەوەی کە هەموو ئیسراعات و سیمکارتی خۆیان دەکڕن و خۆیان ڕێک دەخن ئینجا بەڕێ دەکەون بەرەو شارەکانی خواروک شوێنە پیرۆزەکانی خۆیان لە شێراوە بەهۆی تیمەکانمانەوە پێشکەشکردنی پاکێجی شەربەت و کێک پێشکەشیان دەکرێت بەڕێ دەکرێن بەرەو شوێنەکانی خۆیان ولی کەواتە ژمارەیەکی زۆرە بنمونە سەرکۆنسۆلی ئێران دەڵێت لەوانەیە ژمارەی زیارەتکاران بگاتە 150,000 کەس ئێستا وەکو بەرپرسی دەواازەی حاجی مەران دەڵێت 65,000 کەس هاتوون کاک ئیسماعیل ئەوە ژمارەیەکی زۆرە ئێوە چۆن ئەتوانن سەرکەوتوو بن لە ئیدارەکە دینام ڕەوشە دەستگای خێرخوازی بارزانی 20 ساڵی ڕابردوو بەدەیان تەجروبەی لەوەی گەورەتری هەیە وا پێ دەنێ بەرەو دەیەی سێەم بۆیە دەستگای خێرخوازی بارزانی ئامادەکاری کردووە ئەگەر نەبیتە مبالەغە 500,000 کەس بێ ئێمە ئامادەکاریمان کردووە دەتوانین بەو پەڕی ڕێزەوە بەو پەڕی خۆشەویستیەوە بەڕێیان بکەین و بەبێ ئەوەی هیچ گیر و گرفتێک بێتە ڕێگا کەواتە یعنی لە هەموو ڕوویەکەوە ئامادەکاریتان کردووە بێجگە لە دابینکردنی خۆراک و شوێنی حەوانەوە مەسەلەی تەندروستی هەیە گەرمایەکی زۆر هەیە ئەو حەشامەتە لەوانێ زۆرجار خەڵکێکی بەتەمەن و نەخۆشی درێژخانی لەگەر بێت و شکێشە بێ بەڵێ وەکو دەزانن هەموو وەزارەتەکان لەگەڵ ئێمەنا بە تایبەتی وەزارەتی تەندروستی بنکەکانی لە ناو ئەو شوێنانە داناوە هەتا لە عازی ئۆمەران و لە کانیماران لە ناو پێشەنگای نێودەوڵەتی هەولێر خەسەخانەی گەڕۆکی داناوە بە بەردەوام دەرمان و تەندروستی پێشکەش بەو کەسانە دەکات کە پێویستیان پێیە پشکنینیان دەوێتن یاخود ئەگە پێویستیان پێوی ئەمبڵاسەکان هەیە دەیان گوازینەوە بۆ خەسەخانەکان بەو پەڕی خۆشحاڵیەوە ئێمە خزمەتی مرۆڤایەتی دەکەین لە هەموو بۆنەکان ئێمە دەتوانین پێشوازی لە 500,000 کەس زیارەتکار بکەین بەبێ مبالەغا بەبێ ئەوەی هیچیان بێلین گەرماشیان ببێتن دەبینن لە ناو پێشەنگای نێودەوڵەتی هەولێر قاعەکانمان بۆ ئامادە کردوون بە فێنکەرەوە بە هەموو شێوەیەکی ڕێک و پێک و جوان کەواتە پێشبینی دەکەن چەند کەسی تر بێت بەڕاستی وەکو ئەوەی کە ئەمە دیاسەمان کردیە لەوەیە 150,000 کەسێک ئەم ساڵ بێتن
تا ئێستا وەکو جەنابی پارێزگاریش فەرمووی نزیکەی 65,000 کەس تا ئەمڕۆ گەیشتووە لەوەیە تا کۆتایی 150,000 کەسێک داخلی هەرێمی کوردستان بن اینجا بەرەو شوێنەکانی خۆیان پاشان لە گەڕانەوەش پرۆسەکە ئاوایە نامینینەوە لە هەرێمی کوردستان باسیەوە بکەم ئەوە هاتنە ئەی گەڕانەوەیان پاسەکانی هەولێرە بۆ خۆیان دەچن لەوەی خەڵکەکان سواری پاسەکان دەکەن و اینجا بەڕێیان دەکەن ڕناوەسن ئەو جارە لە شێراوە شوێنمان بۆ داناون شوێنی ئیسراحەت پاشان لە شێراوە بەڕێ دەکەون تاکو و دەگەنەوە ئەو بەری سنووری هەرێمی کوردستان کەواتە ئەوانەیە کە لە هەرێمی کوردستانەوە چەند بۆ شوێنە پیرۆزەکان بوونە جەفی کاربەڵا هەر لە هەرێمی کوردستانی شەوە جارێکی دیکە دەگەڕێنەوە شەرت نییە جاروەیە نیوەی لە شوێنەکانی تکە دەڕواتەوە ئێمە بەپێی ئەو ئامارەی کە لە بەردەستمانە ساڵانە ئەوانەی کە بە هەرێمی کوردستان دادێن نیوەی بە شوێنەکانی تکەدا دەڕواتەوە هەشە خەڵکی دیکە لە شوێنشکە داخل بووە عەزی لێ بەو منتقەدا بگەڕێتەوە کە جێ لە خەڵکەکە بووە کە کار ئاسانیەکی زۆر کراوە بەڵام لێرە لە گەڕانەوە نامینێنەوە ڕاستەوخۆ دەگەڕێنەوە بۆ ماڵی خۆیان ئەم پرۆسەیە چەند ڕۆژ دەخایێنێت ئەم پرۆسەیە نزیکەی 20 ڕۆژمان بۆ داناوە ئەمە 20 تا 22 ڕۆژ لە 19 مانگۆ ئەمە دەستمان بە کارەکانی خۆمان کردووە تا 19 مانگ ئەو شوێنەمان ئامادە کردووە بە دانان و بە هاتنیان و بە خزمەتکردن نزیکەی 20 ڕۆژی دەوێتن بە 20 ڕۆژ کۆتاییان پێدێ ئەنی بە 20 ڕۆژ ترم پرۆسەیە کۆتایی پێدێت بەتاکید بە 20 ڕۆژ کۆتایی پێدێتن و بەو پەڕی سەربڵندیەوە ئێمە توانیمانە چوارەمین ساڵە کە ساڵ بە ساڵ گۆڕانکاریمان لە خزمەت گوزاریەکان کردووە ساڵی یەکەم شارەزای یەک موچینە نەبووبی بە پێی قسەکانی خۆیان کە ئەم ساڵ زۆر بە ڕێکتر زۆر بە جوانیتر لە پێشەنگای نێودەوڵەتی هەولێر کارێکی جوانمان بۆ کردوون کە نایلین گەرمالیان بدا و نایلین تووشی هیچ گرفتەک بێن تا دەگەڕێن بەلکای ئیسماعیل لە پێشەکی داوتم کە پەیوەندی کۆمەڵاتی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران پەیوەندێکی درێژە لە حەفتەکان خۆت دەزانی لە هەشتەکان لە نەوەتەکان هیچ کەم ماڵبەت هەیە لێرە دەربدەر ئێران نەبوو بێ ئەنی پەیوەندێکی توکمان هەیە کاتە لە ڕووی کۆمەڵاتیەوە پێشوازیکردنی خەڵک حتا لە ڕووی دام و دەستگا فەرمیەکانیشەوە تا چەند یارمەتی دەرن بۆ ئەم پرۆسەیە بەتاکید خەڵکەکە بۆ خۆیان ینی تێکەڵاویەکی باش هەیە ینی پێشوازیەکی زۆر لە خەڵکی خۆمان پێشوازێکی زۆر ڕۆژانە خەڵکێکی زۆر سەردانیان دەکاتن یەکدری دەناسن زۆر لە کۆمپانیەکان لەوێ لە ئێرانەوە کار دەکەن شەوان زۆربەی کۆمپانیەکانی کە کار دەکەن دێن هاریکاری پێشکەش دەکەن ئەوانیش لەگەڵیان یەکدری دەناسن ئەو پەیوەندی کۆمەڵایەتی چەند ساڵە وای کردیە کە خەڵکەکە هەم خۆی بە خاوەن ماڵ بزانیتن ینی بە ئێمە دەڵێن ئێمە وا نازانین میوانین ینی زۆر خۆشحاڵین کە لێرەوە تێدەپەڕین عەز دەکەم ئەوەشت پێ بڵێم تەنها خەڵکی ئیران نییە چەند وڵاتێکی تریش دێتن ینی لە ئازربایجان و لە تورکمانستان و هەمان ئەوانە بەناو وڵاتی ئێراندا تێدەپەڕن بە ترانزیت دێنە هەرێمی کوردستان اینجا بەڕێ دەکرێن بۆ شارەکانی خوارو کەواتە پێیان خۆش ئەوەی کە لێرە ئەو خزمەتی باوان دەکرێت و ئەنی پێیان خۆشە بەڵێ بەتاکید ئەوە ئێستا شتێکی سەیر نییە ئێستا زیادی کردووە بۆچی بۆ ئەوەی کە تەمەشا دەکەن لە وڵاتانی کە خەڵک دێتن زۆر پێیان سەیرە خەڵکێک ممچینە هەندێک کەس هاتووە پێیان گوتووە مەسەلەن لە کوردستان چی هەیە چی نییە ئێستا شتێشکە دەبینیتن بەڕاستی دەڵێ کە دەچینەوە ئەو شتانە بۆ مناڵەکانمان بۆ کەسەکانمان دەگێڕینەوە چکە ساڵ بە ساڵ زیاتریش دەکاتن ئەوە پیشان دەدا کە خەڵک زیاتر دەگەڕێتەوە بۆ بەرەو خوارو لە ڕێگەی هەرێمی کوردستان لەسەر ئەکران شاشی کوردستان 24 دیمەنەمان بینیانی ئەو هەموو شوێنە بوو دابین کراوە خواردن و شوێنی فێنکەرەوە و ئیدی بەرحاڵ زۆر سپاس بۆ بەڕێز ئیسماعیل عەبدولعەزیز مستەفا ئەندامی دەستەیە کارگەری سەرپەرشتکاری کاری و کارên مەیدانی دەستگا خێرخوازیە بارزانانی لە ستودیۆ میوانێن بوو زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس